علي علي او کادانا چه وزن که علی؟ دانۆژ دەچین بۆ عید میلادەکەی کاکە هەڵۆ ئەوڕۆ ڕۆژی لەدایک بوونی کاگەڵۆیە تەمەەن درێژ بی لەگە تەمەنی ئەو کەسە جێ لەو ڤیددیۆ دەبیتن ئەوزا ستاف کامل وا دەچینە کن کاگەڵۆی ئەو لە هەموو بۆنەکان لەگەڵ ئامادە بووە باشە بە باشە دەدرێتەوە برا گەورە ڕێز حرمەتمان لە هەموو قاتیلەکان لە هەموو ئیدۆتەرەکان لە هەموو بینەران دڵی مەنە هاتینا ئێستا عید میلادی کاگەڵۆی کاگیان کانینۆ کە دوبینم مەگریە کوڕم مەگری کانینۆ کە دوبینم أري والله والله يا تمشى أستوني بس تسبيح ما مستا كارما ما مستا أو تما بابا أو تما أهبا قربان دم أحمد يلوكسي كيف أنقو براغو نبريس ساوتان ماسك أوش كاغالو براك مشغولة كيفكم ياكو عيد ميلاد لو قورا أوي زيزو كان أبوات من أوت شايفهم زيزو كوب يا قلم مقر قال اللي تساوت وشر مزارع أنا قلب كون يا قلم مقر قلت شنو يبون على داخل قلت ما أمن داخل من شيء رانو من هذا ميلان جيز قاليز بس عشان مراسنا طبعا من قالت شنو ما أبغى دمشق هذا أو بيكت يعني عايز درمامش يرضمو بەشداری مان کردی لە ساڵی یادی کاکە هەڵۆ چاوت مازەکەی ئینشاءالله هەزار سار دەژیت با قورباندم ئەوەی دانیوێ ئەوەی دانیوە باشە لەو تەسبیح هەمووی هەدیەیە ئەوە میم بەستە گرام بەخۆمم لەگەری عادی ببرام بەخۆم لەگەری مشکل دەست خۆ دەست خۆ کاکە با لە دەستم زارێ دەستم دی بەس نەدێ کەس برام با قورباندم کاکە ئەوڕۆ بەشداریمان کردەوە کاک کارمەند و برادەر و دۆست و عەزیزانە لێرەن ئینشاءالله هەزار سات دەژی برا چاوت مازەکەم قوربانت بووم ئایجان ئەو برایانە برای من قوربانتم چاوەکەم حەمە فۆر یو لا چاوەکەم بەخێر بە حیاتم برای عالی دووبارە برام دووبارە چاوەکەمی کاوەکەی تر دەنجی ڕەنجی نییە ئەوەتە ممنون سەرجی برای ڕەبی تەمەن دانای برام قوربانم چاوت ماز دەکەم حیاتە چاوەکەمی بەخێر بێ برا گەورەتان کردی حیاتە